بەشێک لە هاوڵاتیان ساڵانێکە وازیان لە کارکردن بە ڕۆژێناوە و تەنها بە شەوان کار و کەسابەت دەکەن. هەریەکەیان بە جۆرەی کارەکەیان موشتەری ڕۆیان تێدەکات. زیاد لە 20 ساڵە لە شوێنە جیاوازەکان نۆکاو دەفرۆشە. بە مەریوانەوە حەوت خێزانی دیکە بژێوی ژیانیان لەسەر و عارەبانەیە کە کاری لەسەر دەکەن. پێش ئێمە پێش پێنجی ئێوارە پۆشاک فرۆشی لێ ئێرە دیکە پۆشاک فرۆشەکان تەوا بن ئێمەی نەخوارەوە لە کاتی بانە ئەوە بێ بڕواتەوە ئێمەین هەتا پێنجی بەیانی یا ڕاستی بۆ سەرما مەوزوعی سەرما هەرچەندێ باران بێ کێشەی نییە چۆ چەتروشتمان لایە بەڵام ڕەشەبات وەزێ بۆ ئێمە ئیسحاقە کە ڕەشەبا بێتەوە شەوە ئیش زۆر زۆر ناڕەحەتە تر کاتەکانیش خۆی خۆ دەزانی زستانان نۆکاو خۆشە ئەخورێ شتە گەرمەڕاکان بە ئامە خوڕن بە تایبەتی نۆکاو سەر بێ ڕومانتیەکەن خەڵک زۆر ڕومانتیەکە ساڵانی پێشوو ئێرە لەو بەرەوە لە بەردەم ڕەشەمۆڵی ئێستاە سێ عەرەبانە هەبوو کاک خەڵات و کاک عەلی و کاک محەمەد بوون ئێتر دوای پەرەیستن وردە وردە ئێستا ماشەڵڵا زۆری خواردەمەنێ گەرمەکان بە شەوانی زستان خواستی زۆری هاوڵاتیانی لەسرە. بەلەزەتی خواردەکەی وای کردووە زۆرترین موشتەری ڕووی لێ بکات. مەریوان کاری شەوان جگەلەوەی بە سەخت و دژوار ناو دەبات. بە تایبەتی لە وەرزی زستان لە هەمان کاتدا دڵخۆشە لەوەی موشتەریەکانی لێ ڕازین. ڕاستی کارکردنی شەوان تۆزێک ناڕەحەتە گە باسی ئەوە بکەی ناڕەحەتە وەکو ناڕەحەتی بەڵام چۆنەڵی بژێوەکەمان ئەوەیە اینجا بەڕاستیش خەڵکەکە ئێستا خۆی بەهۆی ئەم تەکنۆلۆژیاوینەوە فێر بۆ شەوان هەر ناخەوت فەرمو بەڕێزم ئەو نەم لای بەدانێت خۆی شەوان هەر ناخەون یەنە دەرەوە ڕومانتیەکەنی تر بۆ نۆکاو خواردن بێ بۆ نانخواردن بێ جایەتی هەریە بۆ چاک خواردن شەرت نییە نۆکاو بخوا یا لەفۆ بخوا تر تا دەمە بەیان ئەتیادی خەڵکی لێە هەتا 4 تا 5 خەڵک یەک ناڕەحەتە بە ڕۆژ هاتکەوین بە شەوە ئیشەکەین لە پێنجی ئێوارەوەیەم پێنجی بەیانی تر عەرەبانە لابین تا 6 و ئەو ناوە خەریکی شتن و ئەم لاو لابین و تێڕۆین و لە ماڵەوە خەوین بەشێکی زۆر لە هاوڵاتیان گەر هیچ جۆرە خواردنێکیش نەخۆن ئەوە هەر پیاسەیەکی قەرەباڵغینیە و بازارەکە دەکەن. لە نێو کاسبکاران چاوەکان یەکسەر دەچنە سەر ژنە چایچیەک کە ساڵانێکە بە شەوان کار دەکات. سەمیرە هەموو ڕۆژ لەگەڵ هەناری کچی لە شارۆچکەی بازیانەوە دێنە سلێمانی تا کار بکەن. گەر کارکردن لە شەوان بۆ پیاوان سەخت بێت ئەوە بۆ سەمیرە دەهێندەیە. من ئەم ئیشە بۆ یەکەم بۆی ماڵم ناڵی خۆم بەخێوکەم ماڵم لە بازیانە بڕێ ماڵم ناڵم لەسەرە ئەیتر کەسی وانش نییە هاوکاریم کە خۆشم دەستمدایم ئیشە لەخوا بەزێبێ زۆر باشم ئیشەکەم خۆم خۆشەیە و بەردەوامم لەسەری و هیچ کێشەم نییە لەگە کەساو تقریبا 2 ساڵە لێرەم و
هیوادارم هەموو ئافرەتێش بتوانێت ئەو کارەی من بکات زۆر بە شانازیەوە وڵا لەخوا بەزیێ بای خۆ ماڵومنام دەستەکەوێت ڕێگام لەسەرەوە هیتر سوپاس بۆخوا ئەی بینێ هەنار تەمەنی تەنها 9 ساڵە وازی لە خوێندنی هێناوە تا هاودەم و یارمەتیدەری دایکی بێت هەموو ڕۆژ پیاڵای مشتەرەکان کۆ دەکاتەوە تا سەمیرەی دایکی زۆر ماندوو نەبێت و بتوانێت بەباشی کارەکانی بکات. من ئەمجاری خەڵک چاخوا منەچم پیاڵەکانی بۆ دەشەمەی بەم خسمەتی ئێراکەم ئینجاکە شوان و بەڕۆژان دێین ئەچین ئیشەکەین و کاری خۆمانەکەین و خەڵک دێ بۆ چای خواردن چای دێین و تێرە هەراوهاش زۆر درەنگ ئیشەکەین و ئەڕێنەوە لەگەڵ پیاڵی بۆ ئاوەکەم و خۆم یا خزمەتێکم یارمەتێ دەمەگە دایکم بۆ ساڵێکی ترە ڕۆمەوە مەکتەب واکەم مەکتەب لەدەست نەدەم تر خزمەتی مەکتەبەکە شەکەم و خزمەتی ئێرە شەکەم زۆر خۆشحاڵم بێرە. کرێکارانی شارەوانی بەشێکی زۆریان هاوشانی کاسبکاران تەنها بە شەوان کار دەکەن. بە سەدان تۆن خۆڵ و خاشاکی دوکاندارەکان کە بە ڕۆژ فڕیانداوە کۆیان دەکەنەوە لە ناویان دەبن. کرێکاران بێ گوێدانە سەرمای زستان و گەرمای هاوین کارەکانیان ناوەستێنن. تیمەکانی ئێوە لە کاتژمێر چەنەوە دەست دەکەن بە پاکردنەوەی خۆڵ و خاشاکی ناو بازار؟ ئێمە دوو تیممانەیە، تیمی ڕۆژیشمانێ و تیمی شەویشمانەیە. ڕۆژانە تیمەکانمان دەرەچن خاستن بە ڕۆژ لە 5:30 دەرەچن هەتا 3 دوانیۆڕۆ ئیشەکەن. لە 3 دەسەگەن بە ئیسراحەت تا 6 ئێوارە. لە 6 ئێوارە کە دوکان و بازار داخرێت تیمێکی ترمانەیە یەتە ناو بازارەوە بۆ پاکردنەوەی ناو بازار هەتا نزیکی 11 بۆ 12 ئەنجا لە ناو پاکردنەوەی بازارە بینەوانێ. چ کاتێکی ئێوە گرفتان دێتە پێش وەکو تیمەکانی پاکردنەوەی ناو بازار؟ تیمەکانی پاکردنەوەی ناو بازار ئێمە بە زۆری بۆنەکان بۆ نمونە سەری ساڵان، نەورۆزان، جەژنان ئەمانە زەختێکی زۆرمان لەسەرە بۆ خۆڵ و خاشاک زیاترە بۆ خۆڵ و خاشاک زیاترە بێ و لەگەڵ ئەوەشا دوکان و بازار درەنگ داخرێ ئەبێ مشکاتەکە درێژکەینەوانێ ئەنجا تیمەکانمان دەستکەن بێژە دا دوکان و بازارەکان داخ بەنسبەت سەرما و سۆڵا و باران ئەو کاتانە گرفت بۆیە دروست نابێت؟ ئێمە لە کاتی سەرما و سۆڵا گرفتمان بۆ دروست نابێت لە بەرەوەی کە سەرما و سۆڵەم و تۆزێ خۆڵ کەمترە بێت دوکان و بازار زووتر داخرێ ئەو وەختە کار ئاسانیەکرێ بۆ کرێکارەکان تۆزی زووتر دەزەڵەگرن بەڵام لە کاتی ئەوەی کە خۆش بێ و بۆنەکان درەنگتر لێ بینەوانێ خۆڵەکە زیاترە. کارکردن بە شەوان خۆشە لە چاو ئەوەی کە ڕۆژ ئێوە تیمەکانتان کارەکە؟ خۆی کارکردن هەر بەعام کارکردنی کرێکارەکان ناڕەحەتە بەڵام بەتر مەعیشەتەکە وای لێ تۆ مەجبوریە بێ ئیشکەیت. دوکاندارەکان هاوڵاتیان تا چەند هاوکاری ئێوەن لە فڕێنەدانی پاشماوەکان؟ ئەم خەڵکەی کە لەناو بازارە لەوانێ بڵێم لە 140 پابل بێ بە ڕێنماکانی پاک و تەمیزیەوە لە 150 سە بۆ نمونە ئێمە سیارە بۆ خۆڵەکەی بینیوە هاتووە تەکسیەکەی لەسەر خۆڵەکە ڕاگرتووە یا دوکاناری تیا بووە ینی خۆڵەکە دووقاتی دەستجێڕەکان خۆڵی فڕیاوە جاریەوە بۆ لە قەیسەرەکان ئێمە خۆڵمان پاکردووە قەیسەرەکانمان پاکردوەوە دوایەوە چوینەتەوە دوکانارەکە باری بووە تۆ خۆڵەکەی بۆ فڕێنەوە سەجادەکە. چەند کرێکار دەرەقەتی پاکردنەوەی ئەم هەموو خۆڵ و خاشاکە دێ لە ناو بازارە هەیە؟ ئێستا تیمی ئێمە کە ناو بازار پاکەینەوانێ بە ڕۆژ و بەشەوەی زیاد لە حەدی خۆی کرێکارمانەیە زیاد لە حەدی خۆی. تقریبی چەنێ؟ ئەڕوات نزیکی بە ڕۆژ ئەچێتە دەوری 85 کرێکارنەوە کرێکار بەس بە ڕۆژی شەکە لە شەویژە لە 40 بەرۆ ژوورمانەیە بێزگە لە نزیکی 8 کەپس ئیشەکات
لە شەوە. داواتان چییە لە دەستگەڕ و عارەبان چێکان و هەروەها دوکاندارەکان؟ ئێمە وەک پاکردنەوەی ناو بازار داوامانەوە چەند جاریش داوامان کردووە هاوکارمان بن مراعەتمانکەن لە پاک و تەمیزیە ڕێنمایەکانی پاک و تەمیزی جێبەجێکەن. هاوشێوەی بەشێک لە کاسبکاران شۆفێری تاکسیەکانیش بەشێکیان تەنها بە شەوان کاری تاکسی دەکەن. ئەو بۆیە شەوانی هەڵبژاردووە لەلایە کار زۆرە لەلایەکی دیکە ناوشار قەرەباڵغی کەمترە لە چاوەڕۆژ. من لە ڕاستێکە بەیانیان تۆزە درەنگ هێمە دەرەوە لەبەرەوەی بەیانیان تەکسی عادەتەن زۆرە پاز هەیە بانزینیش بێسە کە سیعرەکەی زۆر بەرزە تۆ ئەسوڕیتەوە یعنی جاری وایە ئەڕێیت بە هەر جادەیەکە هەمووی تەکسیە یعنی زەرەرتە قازانجت کەمترە لەوەی کە بەیانیان ڕاستە ئیش هەیە بەڵام ئیسیحام هەیە دەوام هەیە. هەڵوێستێکێکە لەو شۆفێرانەی کە ڕازیە لە کارەکەی و دەڵێت زۆربوونی گەشتیار وای کردووە کار و کەسابەت باشتر بێت لە چاو ساڵانی پێشوو. دڵخۆشە بەوەی ئابووری کوردستان بە تایبەت سلێمانی وردە وردە ڕوو لە باشبوون دەکات و گەشتیاری زۆر ڕووی لێ دەکەن. من وەکو خۆم ئەگەر وا بڕوات بە تایبەتی لە عوتڵەکانە لە بۆنە و مناسەبەکانە پێم خۆشترە بە ڕۆژ هەر لە ماڵەوە بم لە لای ماڵ و مناڵم بم شەو بێمە دەرویشکەم لەبەرەوەی گەشتیار بە تایبەتی شەوانی سلێمانی شەوانێکی زۆر جوانی هەیە عادەتەن بە ناوبانگە سلێمانی لای مزگەوتی گەورە ئەمانە شوێنێکی خۆشن گەشتیار عادەتەن کە هێت من چونکە سایق تەکسیم یەکسەر ئەڵێت مەسجد گەبیر بە عەرەبێکی خۆیان مەسجد گەبیریان مزگەوتی گەورە یان ساوەڵەکە حەسیان بەو شوێنانەیە ئەگەر بوا بڕوات وەڵا من بەس بە شەویشکەم بەسمە ماڵ و مناڵیشم ئیسراحەت بۆ خۆمان ئەژین و ژیانێکی خۆشیش بەڕێگەن و ڕۆژەکەش بخۆم لە ناو ماڵ و مناڵا بم و شەوەکە ئێمە دەرەویشەکەم و چەند سەعاتێکم بەسە. مێژووی کارکردن بە شەوان لە هەریمی کوردستان زۆر نییە بەڵام ڕۆژ بە ڕۆژ کارکردن بە شەوان ڕوو لە زیادبوون دەکات. دوای تاواکردنی خوێندن بیر لە کارکردن دەکاتەوە. دوجار لە نێو هەموو کارەکاندا کارێک بە شەوان هەڵدەبژێرێت. گەنمەشامی دەفرۆشێت لە نێو قەرەباڵغترین شوێنی شاردا. بە شەوان بە سەدان کەس کۆ دەبنەوە و ژمارەیەکیان سەردانی شڤان دەکەن تا گەنمەشامی لێ بکڕن. نزیکی 7 ساڵ بەرەو سەرە لێرە ئیشەکەم لە جادەی سالم سەوەڵەکە لەگەڵ ئیشەکەیان ڕاهاتوین ئیشەکەمان گەنمەشامیە بە کوڵاوی هەمانە بە برژاوی هەمانە حەسەب مشتریەکان هەیە بە خێوەی خوا هەیە بە ترشیەی خوا لەگەڵ ئیشەکان ڕاهاتوین لەخوا بەزیابێ مشتێریکی باشی خۆمان هەیە ئیشی ئێمە کەوتۆتە شەوە مشتریمان هەیە لە هەولێرەوەی هەیە لە کۆیەوەیە لە زاخۆ لە دووە تەلەفۆنمان بۆ کاجاری وایە ئەڵە بۆم حازرکەن یەتە ئێرە و ئێمەش پێشوازیێکیان لێەکەین و بە خێراتنیانەکەین و گەنمەشامیشیان بۆ دانێن دوو قسەی خۆشەکەین و ئەو بەڕێ خۆ ئێمە بەڕێ خۆمان. ئەو باشترین جۆرەکانی گەنمەشامی دەکڕێت تا بۆ مشتریەکانی ئامادەی بکات. شڤان بێ دوودڵی دەڵێ بەردەوام دەبم تا ئەو کاتەی تەمەنم بەرەو پیری هەنگاو دەنێ. ئێمە ماوەی ساڵانێکە بە شەو ئیشەکەین طبعا ئیشی شەو زەحمەتی هەیە ناڕاحەتی هەیە بەڵام ڕاهاتنە لەگەڵێ ئەگەر ئیشەکە و بەدڵ بێ خۆ حەزە لێ بێ لەگەڵ یا گونجێ بەڵام بتێ و نەتەوێ ئیشی ڕۆژ خۆشترە کاتی خەو و مەزبووترە بەزی تر لەگەڵ یا ڕاهاتی.
زۆرێک لە بیانیەکان کاتێک سەردانی کوردستان بە تایبەت سەوڵەکە دەکەن دیمەنەکان سەرنجیان ڕادەکێشێت. نیکۆ و برێت دوو هاوڕێن و یەکەم جاریانە سەردانی سلێمانی دەکەن. دیمەنەکانیان بەلاوە سەرنجڕاکێشە لەوەی خەڵکی بە شەوان کار دەکەن و بەشێکی زۆری سەردانی شوێنە قەرەباڵغەکان دەکەن. ماوەی هەفتەیەکە لە کوردستان و لە شاری بەغاوە هاتووم. ئەمە یەکەم جارمەکە دێمە سلێمانی و بۆ ماوەیەک لێرە دەمێنمەوە. بۆ من دیمەنەکان سەرنجڕاکێش بوون کە بینی من و ئەم خەڵکە زۆرە بە ئێواران دێنێت دەرەوە بە تایبەت لە سەهۆڵەکە و خەڵکی سەرقاڵی چاخ خواردنەوە و پیاسەکردنن. هاتن بۆ سلێمانی بۆ من گۆڕانێکی باش بوو، چونکە لە شوێنەکەی خۆممان لە ئالاسکا بەهۆی سەرما و کەش و هەواوە بۆ ماوەیەکی زۆر نەمانتوانیوە لە ماڵەکانمان بینێ دەرەوە. لێرە هەست بە زیندووبوونەوە دەکەم کا خەڵکی دەبینم سەرقاڵی کڕین و فرۆشتن و پیاساکەن و گفتوگۆ دەکەن. جیاواز لە کاسبکارانی دیکە کارێکی جیاواز ئەنجام دەدات. جگە لە جیاوازی کارەکەی شێواز و جلوبەرگەکەشی هاوشێوەی کەرەستەکانی سەرنجڕاکێش دەردەکەون. ساڵانێکی زۆرە خۆی داوەتە کۆکردنەوەی کەرەستە کۆنەکان و هەرێکێکیان مێژوویەکی کۆنی هەیە. من سەرەتا ئەم شوێنم کە کردوتەوە لە شەقامی سالم سۆڵەکە بیرم لەوە کردوتەوە لە شەقامی سالم سەوڵەکە لێرە داینێم بەشەوە ئەم ئیشە بکەم چونکە خەڵکی بیانی زۆر ڕۆکاتە ئێرە. من ئەگەر بچم لە شوێنێکە دوکانێ دانێم ئەگە کرێکی بەسیتیش بم ئیسفادەیەکی زیاتر ئەەکەم لێرە. بەس بەڵام کاتێک کە من دوکانێ دانێم لە شوێنێکە یەکێک یەتە لای من کە بابەتی ئەم شتانە بێت، یعنی شتی کەلەپوری بکڕێ شتی ئەنتیک بکڕێ بەس ئەو کەسانە ڕۆکاتە من. بەس بەڵام من کە لێرا دام ناوە بیرۆکەم ئەم بیرۆکەیم بۆ هاتووە کە لێرا ئەم شتە نمایشکەم خەڵک ئەگەر بێ بۆ چایەکیش بخواتەوە ئەم شتە ئەبینی، یعنی خەڵکی گەشاری زۆری لێرە. وڵای وەکو کەسابە من زیاتر وەکو حەزێکەمە بەکارێنمە جینا من بمەوێ ئەم ئیشە بکەم بە ڕۆژیشا لە شوێنی ترابیکەم ئەم ئیشە هەر نەجاحەتێنێ. بەس بەڵام لێرە من وەکو حەزێک بەکارێنم لێرە. جگەلەوەی ئەنتیخانەکە بۆتە جێگەی سەرنجی ڕێبواران. لەگەڵەوەشدا زۆرێک لە ڕێبواران هەرکە سەردانی دانایان کرد وێنەیەک بۆ یادگاری دەگرن تا لە نێو مۆبایلەکانیان بمێنێتەوە. دانا پێچەوانی بەشێک لە خاوەنکارەکان ئارەزوو دەکات ئەنتیکخانەی دیکە بە تەنیشتەوە دابنرێت تا زۆرترین کەس سەردانیان بکات. هەیە ڕقی لە هاوپیشەی خۆیەتی ڕقی لەیەکێکە کە ئیشەکەی خۆی بکە. بەس من وەکو خۆم حەزمە کرد ئەمانەی تەنیشیشم لەم ئیشەی منیان بکردا زیاتر خەڵک ڕووی تێیە کردین، زیاتری جوانی ئەبەخشی بە شەقامەکە. ئەسەر لە شەقامی ساڵم سۆڵەکە بەدمنیتیام قەناعەت کە جاریوا بۆ بە 4 شەوبایی 25,000 فرۆشتەوە بۆ بەیانی زووتر شوێنەکەم کردوێتەوە. هەم گوێ نایان بەوە، یعنی هەر گوێ بە پارە وەڵی بیلا ئابێ بەیانی شەقان هەمی بەرمەوە بۆ ماڵەوە بیکەم بە لەفەیەک. بەس من دڵم نایە مدێ لەمەوە پێش بۆ مدەی 6 مانگ بوو کێشەیەکمان بۆ دروست بوو ئەو کۆشکە لێرە نەما لە تاو جێگەکە بۆیە جێگە لە دەست نێم شەربەتم دانابوو، شەربەتی فرێش مەفرۆش. بەس دوایی کە شتەکەیان بۆ گەڕانمەوە یەکسەر شەربەتەکەم لابرد کردمەوە بە ئیشەکەی خۆم. بەهۆی قەرەباڵغبوونی شوێنە گشتیەکانی سلێمانی بە شەوان و زۆربوونی کار شارەوانی لە هەوڵی بەردەوامدایە کارەکان ڕێک بخاتەوە. خاوەنکارەکانیش بەشێکیان پابەندی بڕیارەکان و
بەشێکیانیش بوونەتە ڕێگر لە پێش هاتوچۆی هاوڵاتیان بۆیە داوا دەکەن کار ئاسانیان بۆ بکرێت تا بتوانن کار و کەسابەت بکەن و بژێوی خێزانەکانیان دابین بکەن.